سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی لە قەزای خەلیفانین ئەمڕۆ لەلایەن سەرپەرشتیاری دارە سەربەخۆی سۆران کۆمەڵێک پرۆژە لە قەزای خەلیفان بەردی بناغیان بۆ دانرا دەمانوێت بزانین کۆی ئەو پرۆژانە چین و لە چی پێکاتون وردەکاری زانین ئەم پرۆژانە و چەند پرسێکی دیکە قایمقامی قەزای خەلیفانم لە کاکمەغدی عەریف ئەمە سڵاوت دەبێتەوە کاتت باش ئەم پرۆژانەی ئەمڕۆ سەرپەرشتیاری دارە سەربەخۆی سۆران سەردانی خەلیفانی کرد ئەم پرۆژانە لە چی پێکات بوو بەڵێ تاوان ئەوەی کە ئەمڕۆ بەردی بناغی دانرا دوو پرۆژە بوو پرۆژەی چاکردن و قیرتاوکردنی شەقامە ناوخۆیەکانی گەڕەکی خەلیفانی نوێ بوو هەروەها دروستکردنی شەقامێک و کۆنکریتکردنی شەقامی قوتابخانەی جۆلەمێرجی خوارو لە گەڕەشی جۆلەمێرجی خوارو بوو بە گوژمەی 842 میلیۆن و 625 هزار دینار لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران کە بە شێوەی بەڵێندەرایەتی جێبەجێ دەکرێت لەلایەن کۆمپانیای بێرمە نزیک ساڵێکە لە نەحیەوە کراوە بە قەزانە خەلیفان دەمە بزانم پلان و پرۆژەی ئێوە چی دەبێت و هیچ پرۆژەی استراتیژی بڕیار وایە لەم ساڵدا بۆ سنووری خەلیفان جێبەجێکرێت و بەڵێ تاوان پرۆژەی استراتیژی یەکێک لە پرۆژە استراتیژیە گرنگەکان لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران وەروە قەزای خەلیفانیش پرۆژەی دووسایدی سپیلک خەلیفانە کە ئێستا کاری تێدا دەکرێت بە گوژمەی زیاتر لە 76 میلیارد دینار لە بواری جێبەجێکردندا وەروە لە قۆناغی کۆتاییدا وەروە چەند پرۆژەیەکی تریش لە بەرنامەدایە کەوە ئێستا کاری تێدا دەکرێتن وەک جنابتان پیاگەدانن چاکردنەوە و قیرتاوکردنی ڕێگای شەقامی گەلی عەلیبەک ئێستا کار تێدا دەکرا ئەمڕۆ کارەکانی بە کۆتات و هەروە چاکردنەوەی ڕێگای سەرەکی نێوان خەلیفان سرێشمە خەلان و دروستکردنی بنکەیەکی تەندروستی لە ناحیەی سرێشمە و هەروەها چاکردنەوەی و قیرتاوکردنی ڕێگای سەرەکی گوندی لێڕەمیر و هەروەها کۆنکریتکردن و چاکردنی شەقامە ناوخۆیەکانی گوندی ئاڵانە و دروستکردنی چەند شەقامێک و شەقامە ناوخۆیەکانی گوندی کەلەچین ئەمان هەمیان دەکەونە بواری جێبەجێکردنەوە لە چەند ڕۆژی داهاتوو کە تەوان سەرجەم ئەم پرۆژانە گرنگێکی زۆریان هەیە و بەتەواوبوونی و پرۆژانە خزمەتێکی زیاتر بە دانیشتوانی ئەم دەڤەر دەکاتن و هەروە هەر سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لە مەراسیمەدا ئەمڕۆ ڕایگەیاندکەوە کێشەی ئاوی چەند گوندێک کە هەبووە لە دۆڵی بیا و چارەسەر دەکرێت ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکدا ئەمیش ڕادەگەێنین و لە مەراسیمێکی هاوشێوە ئێمە بەردی بناغی لە بۆ دادەنرێت طبعاً ئەم پرۆژانە هەمیان خزمەتێکی زیاتر بەم سنوورە دەکەن و ئەم پرۆژانەش لە دوای بەهێنانەکایەوەی قەزای خەلیفانەوە کەوتنە بواری جێبەجێکردنەوە کە بێگومان بە قەزاکردنی خەلیفان سوودێکی زۆری دەبێتن لەوەی کەوا پرۆژەی خزمەتگوزاری زیاتر دەتوانین پێشکەش بکەین هەروەها لە ڕۆی کارژێڕشەوە کار ئاسانی زیاتر بۆ دانیشتوانی ئەم دەڤەر دەکاتن کۆی ئەو پرۆژانی کە ئاماژەت پێدان دەخرێنە واری جێبەجێکردنەوە لەلایەن چێوە جێبەجێکردن و بە دیاریکراویش لەم ساڵدا ئەم پرۆژانە دەخرێنە واری جێبەجێکردن بە دڵنیایی ئەوانەی کە باسم کرد بەشێکیان لە بواری جێبەجێکردندان و بەشێکیان کاروباری گرێبەست و ئەوانیان لە بۆ تەواو کرا و لە ئایندەیەکی نزیکدا دەست بەکار دەکەن و سەرجەمی ئەم پرۆژانە لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێ دەکرن بە خۆشحاڵیەوە مەقدیت عەریف ئەحمەد قایمقامی قەزای خەلیفان بەڵێ ئەوەی گوێبیستی بوون قسەی قایمقامی قەزای خەلیفان بۆ ئاماژێبەوەدا ئەمڕۆ بەردی بناغی دوو پرۆژە دانرا لە خەلیفانین و هاوکات ئاماژێبەوەشدا کۆمەڵێک پرۆژە هەن لە سنووری ناحیە سرێشمە و قەزای خەلیفان کەوا بڕیارە جێبەجێکرێت و گرنگترین پرۆژەشی ئاماژە پێدا پرۆژێکی استراتیژیە کە کارەکانی تێدا بەردەوامی هەیەوش شەقامی سپیلک خەلیفانە کە دووسایدی سپیلی خەلیفانە کە گەورەترین پرۆژەی استراتیژیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڵێ